ذیکر و یادی پەروەردگار هەر جۆرە زیکرێک بێت پلە و پایەی ئینسان لە دنیادا بەرز دەکاتەوە، لە لای خۆی پەروەردگار پلەی ئینسان بەرز دەکاتەوە و ئینسان گەورە دەکات. ئایا ئینسان ناتەوێ بە گەورەی بمێنیەوە، ناوبانگت گەورە بێت لە لای خودای پەروەردگار گەورە بی؟ دکتۆر عائیض القەڕنی لە یەکێک لە کتێبەکانیدا باز دەکات کە دەڵێت ئیدریس پێغەمبەر سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت کە پیاوێکی خەیات بووە و بەرەک دوور بووە و بەرگی دووریوە، جا لە کاتی هەر درومانێکیدا سوبحان اللهێکی وتووە و زیکرێکی کردووە. بۆیە ڕۆژێکیان خوای پەروەردگار وەحی دەکات بۆ ئیدریس پێغەمبەر و پێی دەڵێت پلە و پایەت بەرز دەکەمەوە لە هەموو خەڵکی زیاتر. ئیدریس پێغەمبەر دەست دەکا بە گریان و سەزدە دەبات بۆ خوای پەروەردگار، پێی دەڵێت ئەی خوای پەروەردگار بۆچی هۆکارەکەی چییە پلەم بەرز دەکەیەوە زیاتر لە خەڵک و بەسەر هەموو خەڵکدا زیاتر پلەم بەرز دەکەیەوە؟ خوای پەروەردگار پێی دەفەرمێت لە کاتێکدا کە تەماشای دەفتەری کردەوەکانی تۆمان کرد لە ئی هەمووان زیاتر زیکری سوبحان الله و ئەستەغفیر الله تێدا بوو. بۆیە پلە و پایات زیاتر لە خەڵک بەرز دەکەمەوە. خوای گەورە پێی فەرموو دەیەک ئەو کەسەی کە خیات و بەرێک دووری لە پیاوان و لە ئافرەتان، ئەو کەسەی کە خاوەنی هەر ئیش و کارێکی، بزانە لە کاتی ئیش و کارەکەتدا هەر کاتێک کە دەست بۆ ئیشێک دەبەی سوبحان الله و ئەستەغفیر اللهێک بەکەم مەزانە و ئاگات لێی بێت مایەی بەرزبوونەوەی پلەی ئینسانە لە دنیا و لە قیامەتدا.